بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان خوشويستان خوش عالم لا زنجر بابتي حصين بيتك مالكت بباريزا لجير تيشي آياتكاني قرآني بيروز أورو باسي قناغيك دكين لو قناغاني كوا همو مالك أو بو قناغدا تيدا بري واتا دلين قۆناغی سەرەتای دروستبوونی ناوماڵ. قۆناغی سەرەتای دروستبوونی ناوماڵ زۆر مهمە بەڕێزان و خۆشەویستان. ئەو کاتێکەوە ژن و پیاوەک بەیەک دەگەن، کاتێکەوە لە تەمەنی سەرەتای دروستبوونی عائیلە و خانەوادەکان کە پێی دەوترێ العەوائل ئەلفەتیە، ئەو خانەوادە و خێزانانەی کەوا تازە پێکهاتوون، چۆن ئێمە بتانین ماڵەکانمان پارێزرا و بکرین لەو قۆناغەدا لە دەستی شەیطانی ئینس و جن. خوای گەورە لە ئاەتێکی قورئان باسی نیعمەتی هێز و توانا و گەنجایەتیمان لۆ دەکا کە بەڕاستی ئەگەر ئینسان توانی لە ڕووی مادی و معنەوی خێزانێکی پێکهینا لەو قۆناغەدا، ئەوە دەبێتە بەردی بناغە لۆ هەموو قۆناغەکانی تری کۆتایی ئەتا کۆتایی ژیان ئەو ئینسانەتانی ماڵەکەی پارێزرا و ماڵێکی بەختەوەر و خۆشگوزەران و بەختەوەر بیتن. خوای گەورە لە قورئانی پیرۆز باسی نیعمەتی قۆناغەکانی ژیانی مرۆڤمان لۆ دەکا کە یەکێ لەو قۆناغە گرنگانەی کە خوای گەورە باسی پێ لێوە دەکا قۆناغی گەنجایەتیە. دەفەرمێ الله الذي خلقكم من ضعف. ئەی مرۆڤەکان بزانن خوای گەورە ئێوەی خەڵق کردووە لە قۆناغێک کە قۆناغی لاوازی بووە، قۆناغی بێتوانایی بووە. ئەو قۆناغەی کەوا قۆناغێکمان هەیە ئینسان، قۆناغی پێش لە دایک بوون، هەل ئەتە عەلە الئینسانی حین من الدهر لم يكن شيئا مذكورا. هەناور نەبووە، ناودەنگت نەبووە. وە قۆناغی مەرحەلەی ناو زیجی دایک، ئەو قۆناغەش ئەو پڕی قۆناغی لاوازیە. لەو کاتێک کە منداڵێک لە ناو زیجی داچیتی مەگە ڕەحمی خوا ئەگە نەدا کەژی پێ ناکرێ. ئەو قۆناغە ئەوە قۆناغی ضعفە. لەو کاتێ ئەو منداڵە لە دایک دەبی قۆناغی لاوازیە، هەتا پێ دەگری، هەتا خۆ دەگری، هەتا بەهێز دەبی. شەر نییە بەهێزی و لاوازی مەبەست تەنها لە ڕووی مادی و معنەوی، نە حەتا لە ڕووی عەقڵ. یعنی منداڵ هەتا تەمەنی دەبتە 15 ساڵ و عەقلی کامل دەبی هەر لاوازە، عەقلی بەشتەکان داناسچێ. لۆیە زۆر مهمە ئەو خانەوادە و خێزانانەی کەوا دروست دەبن لەو قۆناغەدا مەرج نییە ئیلا پێکهاتەی جسمی گەورە بووە، نا دەبی حسابی ئەوەش بکرێ عەقلیشی کەوا کامل بیتن. لۆیە خوای گەورە دەفەرمێ ثم جعل من بعد ضعف قوة. ئینجا ئێمە دوای ئەو لاوازیە، ئەو قۆناغانەی لاوازی کە ڕۆی هێز و توانایەک دەدەینە ئەو مرۆڤە. کەینەیە کاتێک ئەو ئینسانە تەمەنی گەورە بوو، گەیشتە 10 ساڵ 12 ساڵ بەرەو قۆناغی جاعیری دەسی. ئینجا خوای گەورە ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة. ثم جعل من بعد ضعف قوة. ئەو خوای گەورە تەمەنی گەنجایەتی بەچ شبهاندیە قوة، نافەرمێ شەباب، نا دەفەرمێ ئێمە لە دوای لاوازی یەکەوسە کە قۆناغی منداڵی ڕۆی قۆناغی گەنجایەتی دێ. قۆناغی گەنجایەتی قووە، قۆناغی هێزە، توانایە، ڕوبەڕووبوونەوەی شتە سەختەکانە، پێگەیشتنی عەقلی ئینسانە. لە هەمووی گرنگتر ئەوەیە ئینسان لەو قۆناغەدا عەقلی کامل دەبی، عەقلی بەرەو کاملبوون دەچێ. لۆیە بەڕاستی ئەو لەو قۆناغەدا ئینسان ئەوەی کە زۆر گرنگە دەبی عەقلی تاقی بکرێتەوە. لۆیە ئەو ئینسانە ئەگەر خاوەنی عەقلێکی تۆکمە و باش و چاک بوو، ئەوە خێزانەکەشی دەتانی بپارێزتن. بەکەلچی ئەوەی دێ کچی خۆتی بدێ، بەکەلچی ئەوەی دێ ئەو ئافرەتەی بینی. لۆیە برا بەڕێزەکان دروستبوونی خانەوادە و خێزان هەتەنها نابی لایەنی مادی بخیندرێتەوە، نا ئەوەی کە زۆر گرنگە
ئاستی عەقڵی ئەو ئینسانەی چەند دەتوانی زاڵ بی بەسە کێشە و گرفتەکان. ئەو عەقڵە بەڕاستی زۆر مهمە کە ئینسان بتانی خاوەنی عەقڵێکی مدەبیر بێ. ئینجا خوای گەورە دەفەرمێ ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة، دوای ئەو هێز و توانای گەنجایەتی و لاویەتیە ئەو ئینسانە جارێشتر بەرەو لاوازی پیری واروها بەرەو ئەختیاری دەچی من بعد قوة وضعف وشيبة، بەرەو پیری دەچی و سەرسپی بوون و ئەختیار بوون. يخلق ما يشاء، خوای گەورە بەو شێوەی مرۆڤەکان خەلق دەکا، دروستیان دەکا. وهو العليم القدير، خوای گەورە خۆی زۆر زانایە و خۆشی تەقدیری ئیش و کارەکان دەکا سبحانه وتعالى. بەڕێزان خۆشەویستان، یعنی بەڕاستی ئەو بابەتە بابەتێکی زۆر گرنگە، بابەتێکی زۆر هەستیارە. یعنی لە سەرەتای دروستبوونی عائیلە کچ و کوڕەکە قسمەتیان بێکتر دەبی، ئەوەی کە زۆر مهمە بەکارهێنانی ئەو عەقلەیە لەو قۆناغەدا کە چۆن بتانن ئیدارە و ئوموری خۆیان بەڕێوە ببەن، چۆن بتان یەکتر هەڵبژێرن. زۆر بەداخەوە یعنی بەڕاستی بابەتی عەقڵ لە قورئانی پیرۆزدا خوای گەورە 59 جار باسی عەقڵی کردیە. پێکهاتەکە وهروەها بەو وشە سازیانەی کەوا باسی عەقڵ و فکرکردنەوە. حتا لەو ئاەتێک کە خوای گەورە باسی زەواج دەکا ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. خواهي قرد فرمي يتفكرون بو أواني فكر بكنوا ورد ببنوا بابتي زواج لوتيا تنقرنجي هي لو براستي يچي لو هو كاراني كإنسان بطاني مالكي بباريزي لدرس لكلين أو قۆناغی گەنجایەتی بتانیتن، یعنی دروست کردنی بناغی ئەو عائیلەیە. لۆ ئەگە تەمەشا بکەی قۆناغی لاویەتی و گەنجایەتی خوای گەورە سبحانه وتعالى زۆر بە گرنگی وەصفی کردیە. خوای گەورە کە دەفەرمێ ئینەهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى. بزانە بەڕاستی ئینەهم فتية ئەوانە کۆمەڵە گەنجێک بوون کاتێک کە شەڕچێکیان بەرپا کرد لە دژی مەلیکە مشریکەکەیان خوا کافرەکەیان. بۆیە ئینەهم فتية کۆمەڵە گەنجێک بوون. کەلیمەی فتیان لە زمانی عەرەبی واتە شتێک لە سەرەتای گەشە و نمای بیتە. ئەوانە کۆمەڵە گەنجێکی ئەوتۆ بوون ئامنوا بربهم، ئیمانیان بەخوای گەورە هینا. کاتێک کە ئەو ئیمانەیان بەخوا هینا وزدناهم هدى، ئینجا هیدایەت و ڕێنمونیان زیاتر بوو لەسەر ئەو ئیمانەکەیان قایمتر و تۆکمەتر بوو. کەواتە لێرە یەکی لەو خاڵە گرنگانەی کە ئینسان لە سەرەتای دروستبوونی خانەوادە و خێزان دروست دەبیتە ئەوەیە کەوا ئینسان بە عەقڵک بە وردی بتانیتن ئەو ماڵەی دامەزرێنتن. لۆیە بەڕێزان و خۆشەویستان کچ و کوڕ لە سەرەتای ژیانیان سبحان الله عاتیفە زاڵە بەسەریاندا، خۆشەویستی زاڵە بەسەریاندا. عاتیفە ئەگەر عەقڵی لەگەر نەبێ ماڵی وێران دەکە، ژیانی ئینسان هەراسان دەکە، مرتاحی و بەختەوەری نامینێ. لۆیە کچ و کوڕکە بە قسمەتیان بێکتر دەبی. ئەو ژن و پیاوە لەگەڵی یەکتر خاڵی هەرە گرنگ ئەوەیە لەگەر عاتیفیەکەیان عەقلیشیان هەبیت، دەبی عەقڵ بەکار بینن. لۆ نمونە داواکاریەکە، ئیشەکە، شتەکە بە عەقڵک هەردووچیان پێکەوە دابنیشن، ورد بنەوە، بیری لێ بکەنەوە لە بابەتەکە هەتا بتانن ئینسان بەڕاستی زاڵبی بەسەر ئەو شتەی کەوا هەیە. لۆیە تەمەشا بکە قۆناغی گەنجی قۆناغێکی زۆر نیعمەتە. ئەو عائیلانەی کە لە سەرەتای دروست بوونن مهمە ئەوەی کە زۆر گرنگە بتانی، چکە بەڕاستی لەو قۆناغە زۆر جار ئەمە تەمەشا دەکەین زۆر بەداخەوە. ئێستا ماڵەکان کە هەڵدەوەشێنەوە کە درزی تێدەکەوی کە بەداخەوە سەراو بن دەبیتن بۆ هۆی تەلاق سەبەکەی چییە؟ وەرە بڕۆ تەمەشا بکە. یعنی سبحان الله ڕێژەی تەلاق کارەساتە. سەبەبەکەی چییە؟ سەبەکەی ئەوەیە واللهی سەتا نوهەتی ئەو ئینسانە عەقڵی خۆیان بەکارناینن، ورد نابنەوە لە شتەکان. کاکە لۆ تەڕەفی سێم بێتن بەشداری ماڵی من بکە، لۆ بە قسەی خوشکم برام جیرانم فران و فیسار ئەمن ماڵەکەی خۆم وەکو بۆم بەچی لە بنی دابنیم و بیتەقێنمەوە. ئەگەر ئینسان گەیشتە قۆناغی عەقڵ لەو تەمەنە گەنجی و جوانیەتی خۆت
لۆ خۆت تووشی هەندێک کێشە دەکەی کە ناتانی ئەخیری لە بنی دەرچی. لۆیە بەڕێزان و خۆشەویستان، خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە باسی ئەو بابەتەمان لۆ دەکا، بەڕاستی بابەتێکی زۆر هەستیارە. یەک لەو نمونانەی کە ئێمە سیر بکەین کە مەسائیلی عەقڵ چەند مهمە. موسا پێغەمبەر عەلەیهی سەلام لەو قسەی کاتێکەوە لە مەسر دەستە مەدیان بە ترس و لەرزەوە، کچەکانی شوعەیب کاتێککە موسا پێغەمبەر دەبینن سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، دەستنەوە لەو بابیان دەجێڕنەوە. ئینجا بابیان یەکەو سەر عەقڵ بەکاردەینی. خۆ موسا پێغەمبەری نەدیتیە. ئەو کچانە زۆر عاقڵن، زۆر بە جوانی، زۆر بە ئەدەبەوە ڕەوشتە بەرزەکانی موسا پێغەمبەر دەجێڕنەوە لە بۆ بابیان. لۆیە ڕاستە و خۆ وجاءته إحداهما تمشي على استحياء، کچەکی دەنێری بڕۆ بانجی بکە بیکەین بە کوڕی ماڵی خۆمان. یعنی ئەو بابە عاقڵە تەمەشا بکە، ئەو کچە عاقڵە چەند عاقڵ بووە، یعنی وەی کردیە بە شێوازێکی زۆر جوان قەنەعەت بە بابی بینی کە ئەو کوڕە بە کەلکی ئەوەی دێ ببێتە ئەندامێک لەو خێزانەدا. لۆیە برا بەڕێزەکان خوشکانی بەڕێز، سەرەتای دروستبوونی عائیلە چی گوتمان ئەوە بەردی بناغەیە کە ئینسان بتانیتن لەو تەمەنی گەنجایەتیە هەوڵ بدەیت. طبعا تەمەنی گەنجایەتی هەلێکە، لەوەی یەکەمیشت ئەو ژن و پیاوە لە سەرەتای عائیلە علومی شەرعی بەدەست بینن، یعنی خۆیان شارەزا بکەن لە بابەتی عەقیدە، لە بابەتی علومە شەرعیەکان، چونکە ئافرەت دوای ئەوەی کە منداڵی دەبی کاتێک کە دەکەوتە ناو برین سەرقاڵی ژیان زۆر زەحمەتە و ئەو گەندە ژوایە ڕەنگە کاتێکەوە تەمەنی هەڵدەکشێ پێویستی بە زۆر خۆماندیکردن بیتن، ڕەنگە ئەو بوارەی نەمینێ. بۆیە تەمەنی گەنجایەتی زۆر هەلێکی ڕەخساوە بتانن بەیەکەوە خۆیان شارەزا بکەن لە علوم، بەدەستهێنانی شەهادا، پلەی بەرز، نمرەی چاک، تەواوکردنی ماستەر، دکتۆرا، بۆ ئەوەی ئەو ئینسانەدا ژیانیان بە بەردەوام بتانن کەوە بکەنە بناغەیەک لۆ بەسەربردنی ژیانێکی بەختەوەری و خۆشی. یەکێشتر لەو خاڵانەی کە زۆر گرنگە لە سەرەتای دروستبوونی خێزان ئەویش چیە؟ ئەوەیە کاتێک کە ئەو کچ و کوڕە، ئەو ژن و پیاوە کاتێک کە منداڵیان دەبی زۆر بە جوانی منداڵی یەکەم پەروەردەکەن. بەڕاستی خاڵێکی زۆر مهمە، لەبەر ئەوەی منداڵی یەکەم دەبێتە قودوە لۆ هەموو منداڵەکانیت، چاوی لێ دەکەن. لۆیە هەچەندی خۆت بە منداڵی یەکەم ماندی بکەی دەبێتە ئاسانکاریەک لۆ ئەو ژن و مێردە، لۆ ئەو کچ و کوڕە لەوەی کەوا بتانن بەیەکەوە. بەڕاستی ئەو منداڵی یەکەمە کە نۆبەرەی پێدەوترێت لە کوردەواری خۆمان، کچبی یان کوڕبی دەبێتە ئەگەر کوڕبی دەبێتە هاوکارێکی چاک لۆ ئیش و کارەکانی دەرەوە، ئەگەر کچبی دەبێتە هاوکارێکی باش لە بۆ ئیش و کارەکانی ناوماڵ لەگە دایکی. لۆیە بەڕێزان و خۆشەویستان، ئەگەر تەماشای ئاەتەکانی قورئان بکەیت، خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێک کە باسی گەنج دەکا، گەنجایەتی بەڕاستی نیعمەتێکی خوای گەورەیە. کاتێکەوە ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلام کاتێکەوە دەست دەکا بە شۆڕچێک لە دژی بتەکانی ئەو سەردەبی خۆی، تەماشا دەکەن ئەوانە چ دەڵێن؟ قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم. بزانە دەڵێ بیستمان گەنجێک هەبوو، فەتەن گەنجێک، یعنی فەتەن گەنجێکی لە خۆ نەبراوە، گەنجێکی عاقڵ تێگەیشت و هەستکردن بە مەسئولیەت و بە شعور بە مەسئولیەت. اینجا ئەو هەستا کاتێک کە يذكرهم يقال له إبراهيم کە ئیبراهیم پێدەوترێ. کەواتە لێرەدا خوشک و برایانی بەڕێز، بەڕاستی دروستکردنی عائیلە لە سەرەتا ئەوە بەردێکی بناغەیە لەوەی کە ئینسان بتانیتن ئەو عائیلەیە لەسەر بنەمای عەقڵ دابمەزرێنیتن، چونکە بەڕاستی هەر عائیلەیەک تەنها عاتیفە و سۆزداری و خۆشەویستی بی جگە لە عەقڵ، ئەو عائیلەیە بەرەو هەراسان دەچیتن، بەرەو وێرانبوون و لە ناوچوون دەچیتن. ومێدەوارن خوای گەورە عاقیبەت خێرمان بکە، بەختەوەری و خۆشگوزەرانی بەجێڕتەوە ناو ماڵەکانمان. خوای گەورە هەمیشە و بەردەوام دڵخۆش بین ماڵەکانمان وەکو بنکەیەک بی، وەکو مۆڵگەیەک بی لە بۆ عیبادەتی خوای گەورە. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.